کاری ڕێحۆی پیرۆز. هەرچەندە ئەرکمان ئەوەیە کە بەخششی ڕزگاری بە هەموو خەڵک بدەین، بەڵام دەبێت تێبگەین کە کەس ناتوانێت وەڵامدانەوەی هەبێت لەگەڵ ئەگەر بە یارمەتی خوددا نەبێت بە ڕۆحی پیرۆز. بۆ ئەوەی ئەم بنەمایە تێبگەین، بە تایبەت ئەوەی پەیوەندی بە ڕۆحی پیرۆزەوە هەیە، پێویستە ئەو ڕاستیە بزانین کە ئەیسا بە شێوەیەکی نائاسایی ئاماژە بە ڕۆحی پیرۆزی کردووە. ئەم ئاماژەیەش پەیوەندی بەو سەرکردە ئاینانە هەبوو کە ئەیسایان وەکو کوڕی خوددا ڕەت کردەوە و بەرجووەکانی خستنە پاڵ شەیتان. لە هەندێ لایەنەوە دەیانگوت تۆ خودای بەرجەستە نیت، بەڵکو شەیتانی بەرجەستەیت. ئەوەش تۆمەتێکی زۆر نابوودا بەرامبەر بە مەسیح. ئەیسا ئەو گوناهەی بە گوناهی نەبەخشراو پێناسە کرد، چونکە کفرکردن بوو بەرامبەر بە ڕۆحی پیرۆز. بۆ ئەوەی پەیوەندی ئەم کفرکردنە لەگەڵ ئەم بنەمایە تێبگەین، بەو شوێنە کە ئاماژە بە ڕۆحی پیرۆز دەکەین، پێویستە بگەڕینەوە بۆ ئەوەی لەگەڵ یەحیای لە ئاوهەڵکێش ڕوودا کاتێک وتاری دەفەرموویە و ئەوجا ئەیسا هاتە لای و لە کۆتاییدا ئەیسای لە ئاو هەڵکێشە. با بگەڕینەوە بۆ بەشی سێی ئینجیلی مەتتا تا پێداچوونەوەی ڕووداوەکان بکەین کە لەو بەشەدا هاتووە. هەرکە ئەیسا لە ئاو هەڵکێشرا، ئەیسا لە ڕووباری ئوردون بوو کە لێی لە ئاو هەڵکێشرا. هەرکە ئەیسا لە ئاو هەڵکێشرا، لە ئاوەکە هاتە دەرەوە، لەو ساتەدا ئاسمان کرایەوە و ڕۆحی خودای بینی وەک کۆترێک هاتە خوارەوە و لەسەری نیشتەوە. ئەوە دەرکەوتنێکی ڕوو بوو. لە ئەنجیلی لۆقا نەک تەنها دەرکەوت و بینی، خەڵکی دیکەش بینیان. ئێمە دەزانین ئەو دەرکەوتنە چی بوو، بەڵام کتێبی پیرۆز دەڵێت لە شێوەی کۆترێک بوو. ئەو کۆترەش کە دابەزیە سەر ئەیسا ڕۆحی پیرۆز دەنوێنێت، بەڵام سەرنجی شتێکی دیکە بدەن. دەنگێکیش لە ئاسمانەوە فەرمووی ئەمە کوڕی خۆشەویستمە، ئەوەی زۆر پێی دڵشادم. ئەمە سەلماندنێکی ناوازە و سەرسوڕهێنەرە بۆ ناسنامەی ئەیسا. باشە، کەی دیکە ڕاوەستا بوو؟ ئەو دیمەنەی بینی لە ئەنجیلی مەتتا دەخوێنینەوە کە لەوێدا مامۆستایانی شەریعەت و فەریسی و سەدوقی لەوێ بوون. یەحیای لە ئاو هەڵکێش پێی گوتون دوور و هەندێک لەو فەریسیانە و کەسانە کە لەوێدا بوون و دەنگەکەیان بیست و دەرکەوتنی ڕۆحی پیرۆزیان بینی لە شێوەی کۆترێک، هەمان ئەو کەسانە بوون کە ئەیسایان تۆمەتبار کرد گوایە ئەو پەرجوانە لە شەیتانەوە دەیکات. هەواڵەکان خێرا بڵاو دەبووەوە. دەزانین کە ئەوان هەمیشە سەفەریان دەکرد. هەرکە زانیان کە ئەیسا لە جەلیلدا پەرجوو دەکات، مامۆستایانی شەریعەت و فەریسیەکان هاتن، سەرکردە ئاینەکان لە ئۆرشەلیم لە هەموو شوێنێکەوە هاتن، کەواتە بەڵگەی ڕۆحی پیرۆزیان بینی و دەنگی خودایان بیست کە فەرمووی ئەما کوڕی خۆشەویستمە. ئەمەش یارمەتیمان دەدات بۆ ئەوەی تێبگەین بۆچی ئەیسا فەرمووی ئەوە بەسە. ئەمە ئەو گوناهەیە کە بەخشینی نییە. ڕزگاربوون نییە ئەگەر کوڕی خوددا ڕەت بکەیتەوە، وەکو ئەو سەرکردە ئاینانە کردیان. دوای ئەوەی کە کاری ڕۆحی پیرۆزیان بینی کە بە چاوی خۆیان بینیان، دابەزیە سەر ئەیسای مەسیح کە چی گوتیان ئەوە لە شەیتانەوەیە. کەواتە ئەم پەیوەندیە زۆر گرنگە. لەم قۆناغەدا ئەیسا نمونەی بەکاردەهێنا ئەوەی هەمووی باگراوندا بۆ ئەوەی لێرەدا ڕوودەدات لە مەتتا بەشی 13. هەر لەو ڕۆژەدا، واتە هەر لە ڕۆژەدا کە فەرمووی دایکم کێیە و براکانم کێن، لەو ماڵە گەورەیە بوو لەگەڵ کۆمەڵێکی خەڵک. هەر لەو ڕۆژەدا ئەیسا لە ماڵ هاتە دەرەوە، لەو ماڵەدا خەڵکی فێر دەکرد بیر لە گەورەی ئەو ماڵە بکەن. پێم وایە ئەوە ماڵی مەتتا بێت پێش ئەوەی ببەخشێتە کلێسا. لێرەدا دەڵێ
کە لەو ماڵە دەرچوو لە کەناری دەریاچەی جەلیل دانیشت. خەڵکێکی ئێجگار زۆر لێی کۆبوونەوە، هەتا وای لێهات چووە ناو بەلەمێک دانیشت. هەموو خەڵکەکەش لە کەنارەکە ڕاوەستان. بە نمونە باسی زۆر شتی بۆ کردن و فەرمووی. ئەیسا بەڕوونی فێری دەکردن دەربارەی خۆی و دەربارەی ئەوەی دەبێت چۆن بژین. شێوازی فێرکردنەکانی ڕوون بوون. ئەیسا زۆر ڕوون بوو. ئەیسا نمونەی بەکاردەهێنا، بۆ نمونە کاتێک باسی بنیادنانی خانووەکیان بۆ کێڕایەوە ئەوەی لەسەر بەرد بنیاد نراوە نەک لەسەر لم. ئەو نمونانە زۆر ڕوون بوون، خەڵک لێی تێدەگەیشتن. بەڵام ئێستا نمونەی ڕوونکردنەوەی تاک بەکاردەهێنێت. نێردراوەکانیش یەکسەر سەرنجی ئەوەیاندا و لێیان پرسی: بۆچی بە نمونە قسەیان بۆ دەکەیت؟ با بەردەوام بین لە خوێندنەوەی ئینجیلی مەتا بەشی 13 ئایەتیدا دەڵێ: قوتابیەکان هاتن و لێیان پرسی: بۆچی بە نمونە قسەیان بۆ دەکەیت؟ وەڵامی دانەوە: لەبەر ئەوەی بە ئێوە دراوە نهێنی شانشینی ئاسمان بزانن. ڕێگام پێ بدەن با ئەم شتە ببەستمەوە بەو نهێنیەی کەوا لە ئایندەی نزیک ڕوودەدات، نهێنی ئەو کلێسایە کە ئاشکرا دەکرێت. پەیوەندیەک هەیە نێوان بەکارهێنانی ئەیسا بۆ دەستەواژەی شانشینی ئاسمان و نێوان ئەو کلێسایە کەوا ئاشکرا دەکرێت. دەفەرموێ: وەڵامی دانەوە: لەبەر ئەوەی بە ئێوە دراوە نهێنی شانشینی ئاسمان بزانن، بەڵام بەوان نەدراوە. بە واتایەکی دیکە ئەوەی ئەیسا دەفەرموێ ئەمەیە: ئەوان منیان ڕەت کردەوە. ئەم کۆمەڵە دیاری کراوە. لە ئەمڕۆ بەدواوە بە نمونە قسە دەکەم تا ڕاستەیەکانیان لێ بشارمەوە و بۆ ئێوە دەری بخەم. ئەمە بۆ ئەوانەیە کە ئەو پیاوانە کاری خودا و کاری مەسیحیان بە شەیتانەوە بەست، کەواتە ئەوان دڵی خۆیان ڕق کرد. بۆیە بۆ نمونە فێری دەکردن دواتر نمونەکانی ڕۆن دەکردەوە بۆ ئەو خەڵکە کە بەڕاستی حەزیان دەکرد ڕاستی بزانن. بێگومان لەو سەرکردە ئاینیەکان کە دژی بوون، کەسانێک هەبوو تۆبەیان کرد و پێیان گوت: پەروەردگار، تکایە بمان بەخشە و واتای ئەو نمونەمان بۆ ڕوون بکەوە. جا قوتابیەکان هاتنە لای ئەیسا و گوتیان: بۆچی بە نمونە قسەیان بۆ دەکەیت؟ وەڵامی دانەوە: لەبەر ئەوەی بە ئێوە دراوە نهێنی شانشینی ئاسمان بزانن، بەڵام بەوان نەدراوە. لێرەدا دوو شت ڕوو دەدەن، دوو شتی زۆر گرنگ. ئەیسا فێرکردن دەربارەی شانشینی زەمینی دەگواستینەوە بۆ شانشینی ڕوحی هەتا هەتایی. ڕێگا خۆش دەکات بۆ کلێسا. دووەم، بەرنامەی فێرکردنەکەی دەگۆڕێت. دەتوانین ئەو گۆڕانکاریە ببینین. قوتابیەکانیش یەکسەر ئەو گۆڕانکاریەیان زانی. بۆچی بە نمونە قسەیان بۆ دەکەیت؟ لە ناوەڕۆکدا وەکو گوتمان ئەیسا نمونەی بەکاردەهێنا بۆ ئەوەی ڕاستیەکە لەو خەڵکە بشارێتەوە کە جار دوای جار ڕەتیان کردەوە سەرەڕای ئەو پەرجووە ڕوونانە کە لە بەرچاویان ئەنجامیدا. بەڵام ئەوەی ڕاستیە بۆ ئەو خەڵکە دەربخات کە دڵیان کراوە بوو. جا ئەو بنەمایە کە ئەمڕۆ فێری دەبین، ڕێگەم پێ بدەن دووبارەی بکەمەوە ئەمەیە: هەرچەندە ئەرکمان ئەوەیە کە بەخششی ڕزگاری بە هەموو خەڵک بدەین، بەڵام دەبێت تێبگەین کە کەس ناتوانێت وەڵامدانەوەی هەبێت لەگەڵی ئەگەر بە یارمەتی خودا نەبێت بە ڕوحی پیرۆز. ڕوحی پیرۆز کە سەرکردە ئاینەکان ڕەتیان کردەوە. کاتێک دوای چەند ساڵێک ئەیسا قوتابیەکانی ئامادە دەکرد پێش لە خاچدان، قوتابیەکان نیگەران بووبوون کە ئەیسا دەڕوات و جێیان دەهێڵێت. ئەیسا دەفەرموێ: نیگەران مەبن، من دەچم کە ڕۆیشتم و شوێنم بۆ ئامادەکردن دێمەوە. لەو ماوەیەدا پێی فەرموون: وا ڕوحی پیرۆستان بۆ دەنێرم. فەرمووی: جا کاتێک
یارمەتی دەرەکە دێت لێرەدا ناوی ڕۆحی پیرۆز دەنێت بە دڵ نەوایی دەر و لە هاندەر و یارمەتی دەر. جا کاتێک یارمەتی دەرەکە دێت ئەوەی لەلایەن باوکەوە بۆتانی دەنێرم کە ڕۆحی ڕاستیە کە لە باوکەوە هەڵدەقولێت ئەو شایەتی بۆ دەدات. جا کاتێک ڕۆحی پیرۆز هات ئەو یارمەتی و هاندانەیان تاقی کردەوە لە ژیانیان. بۆیە یۆحەنای نێردراو نووسی بۆ نمونە لە سەرەتادا وشەکە هەبوو، وشەکە لە لای خودا بوو، وشەکە خۆی خودا بوو، وشەکەش بوو بە مرۆڤ و لە نێوانماندا نیشتەجێ بوو. دوای ئەوە بە وەسفی ڕۆحی پیرۆز دووپاتی کردەوە کە چۆن ئەیسا خۆی مەسیحەکەیە لە ڕێگەی لە ئاو هەڵکێشانی، کەواتە ڕۆحی پیرۆز هات و پێشەوایەتی نێردراوانی کرد بۆ ئەوەی بدوێن و فێر بکەن، پەیمانی نوێمان پێ بدەن کە لە ناوەڕۆکیدا فێرکردنەکانی نێردراوەکانە. بەڵام کاتێک باوەڕ بە ئەیسا دەهێنین لەسەر فێرکردنی نێردووان دەڕۆین، ئەوە ڕۆحی پیرۆز دڵ و مێشکمان ڕۆشنا دەکاتەوە بۆ ئەوەی ڕاستی تێبگەین و دان بەوە بنین کە ئەیسای مەسیح پەروەردگارە، خودای بەرجەستە بوو، ڕزگارکەری جیهانە. ئێمە ناتوانین بە تەنیا باوەڕ بهێنین کە ئەیسا پەروەردگار ئەگەر بە ڕوونکردنەوەی ڕۆحی پیرۆز نەبێت. ئەمە بنەمایەکی ناوازە و زۆر گرنگە. دەگەڕێمەوە بۆ یەکەم نامەی پۆلس بۆ خەڵکی کۆرنسۆس بەشی 12. خوشکان، برایان، نامەوێت بێئاگا بن لەبارەی بەهرەکانی ڕۆحی پیرۆزەوە. دەزانین کاتێک بتپەرست بوون. لێرەدا ئاماژە بۆ ئەو نەتەوە بتپەرستانەی نێو کۆرنسۆس دەکات. بەرەو بتڵاڵەکان ڕابەرایەتی و گومڕاکران. بۆیە بزانن کە کەس نییە بە ڕۆحی خودا بدوێت و بڵێت نەفرەت لە ئەیسا. دیارە کەسانێک هەبوو ئاوایان دەگوت، کەسیش ناتوانێت بڵێت ئەیسا پەروەردگارە بە ڕۆحی پیرۆز نەبێت. واتە ڕۆحی پیرۆز وامان لێ دەکات شایەتی بدەین کە ئەیسای مەسیح پەروەردگارە، پەروەردگار و خودایە. بیرروکەی قوڵم لەم دەرخستنە ئەوەیە کە خوددا چاو و مێشک و دڵمان دەکاتەوە بۆ ئەوەی باوەڕ بهێنین کە ئەیسا خودایە. ئەمەیە کاری ڕۆحی پیرۆز. تێگەیشتنێکی دیکەی گرنگ هەیە، پەیوەندی بەو دەرخستنە هەیە. ئێمە پێویستیمان بە بیرکردنەوەیە لەم پرسیارە: چۆن بتوانین بە سەرڕاستی فەرمانە مەزنەکە جێبەجێ بکەین لەگەڵ ئەوەش کە پشت بە ڕۆحی پیرۆز ببەستین بۆ هاندانی خەڵک بۆ ئەوەی موژدەی ئینجیل وەربگرن. دیسان دەڵێین ئێمە نهێنیەکەمان هەیە، ئەم نهێنیەش خوداییە. لەلایەکەوە ئێمە بەرپرسین لە گەیاندنی موژدەی ئینجیل. لەلایەکی دیکەشەوە خوددا بەرپرسە بۆ کردنەوەی دڵی خەڵک لە ڕێگەی ڕۆحی پیرۆزەوە. ئەمە نهێنیەکی خوداییە. پۆلسی نێردراو ئەمەی سەلماند کاتێک نامەی بۆ خەڵکی کۆرنسۆسی نووسی. یەکەم نامەکەی لە بەشی 3 ئایەتی 6 دەڵێ: من چاندم و ئەپۆلۆس ئاویدا. ئەمەیە لەلایەن مرۆییەکە، بەڵام خودا بوو گەشەی پێکرد. ڕۆحی خودا دڵی دەکردنەوە و توانایان پێدەدا بۆ ئەوەی گەشە بکەن و پێ بگەن لە ئەیسای مەسیح. پەیوەندیەکی زۆر گرنگیشمان هەیە، با جەخ بکەینە سەری، چونکە ئەمە ئەم فەرمودانەیە کە ئەیسا لە ژووری سەرەوە بە قوتابیەکانی فەرموو دوای ئەوەی پێی شوشتن و ئامادەی کردن تا ببنە نێردراو بۆ جێبەجێکردنی فەرمانە مەزنەکە. ئەیسا فەرمووی: من ڕاستپاردەیەکی نوێتان دەدەمێ، یەکتریتان خۆش بوێ. لەو قۆناغەدا لە لووتکەی خۆشویستن نەبوون بەرامبەر بە یەک. هێشتا ناکۆکی بەردەوام هەبوو، چونکە ڕکابەریان دەکرد بۆ بەدەستهێنانی دەسەڵات. بەڵام ئەیسا فەرمووی: ڕێک وەکو ئەوەی من ئێوەم خۆشویست و پێم شوشتن تا فێرتان بکەم، دەبێ ئێوەش یەکتریتان خۆش بوێ، چونکە وا من لە پێناوتان دەمرم.
بەکردەیی مەبەستی ئەمە بوو. وەک خۆشم ویستن ئێوەش بەو جۆرە یەکتریتان خۆش بووێ. بەما هەموو خەڵک دەزانن کە قوتابی منن. ئەگەر خۆشەویستیتان بۆ یەکتری هەبێت، ئەوە ئێمەین. ئەمەیە کلیسای ئەیسای مەسیح. دواتر لە ڕێگای باخی گەتسیمان نوێژی کرد بۆ ئەوەی ببن بە یەک، تا ئێمە ببین بە یەک. تەنها بۆ ئەمان داوا ناکەم، بەڵکو بۆ ئەوانش کە بە قسەی ئەمانەوە باوەڕم پێدەهێنن. وشەی ئەمان بۆ قوتابیەکانە، وشەی ئەوانەش بۆ ئێمەیە، ئەوانەی لە ڕێگەی نامەی قوتابیەکان و لە پەیمانی نوێدا نووسراون باوەڕیان هێنا. جا ئەیسا لە پێناوی ئێمە نوێژی کرد و فەرمووی: تاکو هەموو یەک بن باوکە، هەر وەک تۆ لە مندای و منیش لە تۆدام، با ئەوانیش لە ئێمەدا بن، تاکو جیهان باوەڕ بهێنێت کە تۆ منت ناردووە. بەڕاستی ئەمە پەرجووەکە خودا بەکاری دەهێنێت بۆ ئەوەی دڵان لە ڕێگەی ڕوحی پیرۆزەوەیە بکرێنەوە، تا باوەڕ بهێنن کە ئەیسای مەسیح بەڕاستی ئەو کەسەیە کە خۆی دەربارەی خۆی فەرمووی: من ئەوم، من کوڕی خوددام، من ڕێگاکەم، کە ئەوە دووپات دەکاتەوە. و خودا فەرمووی لە کاتی لە ئاو هەڵکێشانی ئەیسا، کاتێک دەنگێک لە ئاسمانەوە هات، فەرمووی: ئەمە کوڕی خۆشەویستمە.